الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لە ئاڵقەی دەیەم لە ڕامان لە سوورەتی لوقمان بێمەوە خزمەتتان بە هەمبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. بسم الله الرحمن الرحيم. خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها من كل دابة وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم. بەڵێ خۆشەویستان، جا رب العالمین کەمێک باز لە دەسەڵاتی خۆی دەکا لەو مەخلوقاتێکەوە ئێمە لە بەرچاوی خۆمانە و لەناو ئەو مەخلوقاتانەی خۆی گەورەش دەژیین تاکو دەسەڵاتی خۆمان دەسەڵاتی خۆی نیشانمان دەدا تاکو عەزەمەتی ئەو پەروەردگارەمان بێتە بەرچاوی و بزانین چەندە شایستەی ئەوەیە کە ئەو زاتە بە مانای کەلیمە لە هەموو لەحەزاتی ژیانت بیپەرستی و شایەنی هەموو شێوازەکانی پەرستنە. بەڵێ ئەو زاتە خەلق السەماواتی بغەیری عەمەدین تەڕەونەها، ئاسمانەکانی خەڵق کردێ بەدیهێنا لە عەدەمەوە هینای تێوجود بغەیری عەمەدین تەڕەونەها بەبێ ستوونێکەوە بیبینن. دیارە خەڵقی ئاسمانەکان و زەوی وەکو خوای گەورە دەفەرمێت لە خەلق السەماوات والئەرض ئەکبەر من خەلق الناس. بەڕاستی خەڵقکردنی ئاسمانەکان و زەوی گەورەترە لە خەڵقی ئینسانەکان، چونکە ئێمە بەشێکی زۆر گچکەین لەناو ئاسمانەکان و زەوی. ئیتر ئەو کەونە فراوانە، ئەو فەضا فراوانە و ئەو ئاسمانە فراوانە و ئەو زەوی کە لەسەری دەژێن، ئەڵڵا تەعالا دەفەرمێت ئەو ئاسمانانەی خەڵق کردیە تەماشاش دەکەی بغەیری عەمەدین تەڕەونە بەبێ ستوونێکەوە بیبینن ئەو ئاسمانانەی ڕاگرتبی. سبحان الله. ئیتر هەندێک لە زانایان دەفەرمون بغەیری عەمەدین تەڕەونەها واتە هیچ ستوونێک نییەکەوە بیبینن، کەواتە مانای با بڵێن مەفهومی مخالف ئەوەیە کەواتە ستوونی هەیە بەڵام نەبینراوە. ئەو جاذبیەتەیە کە وەکو معلومە هەر کەوکەبێک و هەر ئاسمانێک و هەر ئەستێرەیەک جاذبیەت و ئەو نظامەی هەیەکەوە بەهۆی وەڕاجی لە ئاسمان. یاخود هەندێک لە زانایان دەفەرمون بغەیری عەمەدین ئەسڵەن ستوونی نییە کە ببیندرێ، هیچ ستوونێکی نییە، کەواتە ئەسڵەن نە ستوونی هەیە و نەدەش بیندرێ. بغەیری عەمەدین تەڕەون کە بەڕاستی بەڵگێ لەسەر عەزەمەتی ئەو پەروەردگارە. لێ بەڕاستی ئینسان هەر کاتێک کە لەو ئاتان دەخوێنەوە تەماشا دەکەی، یعنی فعلەن ئەسڵ وایە کە ئەگەر کاتێک کە خوا سبحانه وتعالى خواد لەبیر چووە والعیاذ بالله نەفس و شەیطان ویستیان گوناهێک پێ بکەن، تەماشایەکی ئاسمان بکە. ئەو ئاسمانە عەظیمە، ئەدی ئەو خاڵقەی کە خەڵقی دەبێت چەندە عەظیم، کو جورئەت دەکەی فەرمانی ئەو خوای عەظیمە سەرپێچی بکەی. خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم. ولو زەویەش کە لەسەری دادەژیین الله تعالى رواسي واتە ئەو چیانەی خوای گەورە لە چەندین جێگا باسی چیا دەکاتن، لێرەش بە هەمان شێوە لە بۆ ئەوەی ئەن تەمیدە بیکم، ئەن تەضطەریبە بیکم، ئەن تەتەحەڕەکە بیکم. تەوازونی ئەو زەویەی ڕاگرتێت تاوەکو ئەو زەویە تەوازونی پارێزراوبی و هاوسەنگ بی و بە هیچ شێوەیەک مەیلان نەکە. سبحان الله. وەکو معلومە لەلایەنی علمی فەضائیەوە وەکو باز دەکرێت کە ئەو زەوی ئێمە لەسەری دەژیین 11 جۆرە حرەکەی هەیە، 11 جۆرە حرەکەی هەیە، بەڵام بە شێوەیەکی هەندە متەوازینە کە هەستی پێ ناکەین ئێمە. تەماشا دەکەیت جار بەجار خوای گەورە قودرەت و دەسەڵاتی خۆی نیشانمان داتن لە جێگایەکان زەلزەلەیەک ڕوو دەداتن، چ کارە ساتێک بە دوای خۆیدا دەهێنی و چ بەبیر هێنانەوەیە کە لە بۆ ئەوانی تریش ئاگادار بن. خوای گەورە بێوێتن بە یەک لەحزە و کون فەیەکونێک لە ناوتان دەبە، بەڵام خوای گەورە لە بۆ بەردەوامبوونی ژیان ئەو چیانەی دانا تاوکە ئەو زەویەیە هاوسەنجی خۆی بپارێزی. وبث فيها من كل دابة و هەروەها ئەنواعی دەواب و گیانلەبەری بڵاو کردووە لەسەر ڕووی زەوی، ئەنواعی زۆر، ئەنواعی نەوع، ئەنواعی کچکە و گەورە و لە هەموو شێوازەکان کە هەمووی بەڵگێ لەسەر دەسەڵاتی ئەو پەروەردگارە. وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم. و هەروە لە ئاسمانەوە باران دەبارێنی، ئیتر لە نەیتیزەدا لەو زەویەدا
بە هەموو شێوەیەک ئەنواع و جۆرەها نەبات و گژ و جیا و داری کەریم واتە بە مەنفەعەت و بە سوودی لێشین دەبی. یەک بارانە و یەک خاکە ئەنواعیشتی لێشین دەبی کە هەمووی بەڵگەی لەسەر دەسەڵاتی ئەو پەروەردگارە سبحانه وتعالى کە هەر ئەو شانی پەرستنی هەیە سبحانه وتعالى. خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها من كل دابة وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.